کەرکووک و لۆزان لە ماوەی 100 ساڵدا ناونیشانی کۆڕێکی ساڵۆنی شەقامی جمهوریە بۆ پرۆفیسۆر دکتۆر دڵشاد عومەر ڕێکخراوە. لێرەدا گفتوگۆ لەبارەی تێپەڕبوونی 100 ساڵ بەسەر پەیماننامەی لۆزان و دەرئەنجامی لۆزان دەکرێت کە واقعی ئێستای کورد و کوردستانی بەسەر 4 پارچەدا دابەش کردووە. کەرکووک لەبەرەوەی شارێکی گرنگە هەم لە ڕووی استراتیجیەوە هەم لە ڕووی دەرامەتە ئابوووریەکانەوە تایبەتی نەوتدا بۆیە چاوتێبڕین دەوڵەتە زرێزەکانی ئەو سەردەمە پێش بەستنی کۆنگرەی لۆزان چاویان بڕی بووکەوە ئەم خاکە بۆ ئەوان بێ بەرژەوەندەکانی بۆیە هەر بە هۆکاری ئەو نەوتەی لە کەرکووکە بوو کاریگەری هەبوو لەسەر هەموو ئەو ڕێکەوتنامانەی پەیمان و کۆنفرانسانەی کە لە دوای جەنگی جیهاندا بەسترا لە پێناو دیاریکردنی چارەنووسی ڕۆژهەڵاتی عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەرکووک چەقی سەرەکی بوو لە سەریدا بۆیە لە دروستکردنی دەوڵەتی عێراقا کەرکووک هۆکاریش سەرەکی بووە لە دروستکردنی دەوڵەتی تورکیای نوێ هۆکاری سەرەکی بووە لە دروستکردنی دەوڵەتی ئێرانی نوێ هۆکاری سەرەکی بووە تەنها بۆ پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکانی دەوڵەتە زلهێزەکانی ئەو سەردەمە بۆیە کەرکووک خاڵێکی سەرەکی بووە. نووسەران و ڕووناکبیرانی کەرکووک دەڵێن پێویستە ڕێگەی دیبلۆماسیەتمان هەبێت و بە تەواوی جیهان ڕابگەێنین کە کورد نەتەوەیەکە هەزاران ساڵەبوونی هەیە و خاوەنی خاکی خۆیەتی و دابەشکراوە. هاوکات یەکڕیزی نێوماڵی کورد لە هەر 4 پارچەی کوردستاندا بە پێویست ناو دەبەن بۆ بەدەستهێنان و قەرەبووکردنەوەی مافە زەوتکراوەکان. دووش زۆر گرنگە. یەکەم ئێمە لۆبیەکی گەورەمان هەبێت دیبلۆماسیەت لە دەرەوە لە ئەوروپا لۆبیەکی گەورەمان هەبێت لە ئەمریکا لە ئەوروپا ئیش لەسەرەوە بکە کە کورد نەتەوەیەکە هەیە و دوودی هەیە هەزاران ساڵە هەیە خاکەکەی خۆیەتی شوێنەکەی خۆیەتی دابەش کراوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە دەبێت ئیش لەسەرکەین. خاڵی دووەم پێکەوەبوونی خۆمان. ئێمە مشکلێکی گەورەمان هەیە ئێمە تا ئێستا نەبووینەتە نەتەوەی ناو مێژوو ئێمە نەتەوەی دەرەوەی مێژووین ئێمە پارتە پارتەین نەک هەر ئەوەی کە لە باشوور لەگەڵ ڕۆژهەڵاتانین ڕۆژهەڵات لەگەڵ باکوورانین باکوور لەگەڵ ڕۆژاوایانین کێشەوە ناو خۆشمان لە باشوور لەگەڵێکانین ڕۆژهەڵات لەگەڵێکانین ڕۆژاوا لەگەڵێکانین هەمومان باش و خراپمان تێکەڵ کردووە وێرانەیەکمان دروست کردووە تا ئێستا هەندێکمان ئەسڵەن ڕۆڵی جاشێتی بینین بۆ وڵاتانی تر کەمە زۆر خراپە. نەتەوەی کورد پاشەوەی کە دابەشیش بووە تا ئێستا بزوتنەوەیەک و جوڵانەوەیەکێ لە ناو تەواوی خەڵکی کوردستان 4 پارچەی کوردستان کە داخوازی ئەوە کاتن کە کوردیش دەبێ قەوارەیەکی سیاسی بەخۆی هەبێتن یان وەکو دەوڵەتێک یان لە هەر فۆرمێکی تردا بێتن لەبەرەوەم بزوتنەوەی بەردەوامە لە ناو خەڵکدا و ئەو خەڵکەش خەڵکی کوردیش داوای مافەکانی دەکاتن لە پاش ئەم 100 ساڵەش ئێستاکانە بەداخەوە بەرژەوەندی زلێزەکانی وەکو ئێستای کە هەیە ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا لەگەڵ تێکدانی جیۆپۆلیتیکی یا سنووری ئەم دەوڵەتانی ئێستای کەوا هەرێمەتیانەی کوردستانیان بەسەردا دابەشکراوە نین یعنی نانەوێ ئەم جیۆپۆلیتیکە بگۆڕدرێ. شارەزایانی بواری مێژوو جەخت دەکەنەوە بەو هۆیەی کەرکووک شارێکی گرنگە لە ڕووی استراتیژی و دەرامەتی ئابوووریەوە ئەمە شوای کردووە دەوڵەتە زلهێزەکان بەهۆی بەرژەوەندەکانیانەوە چاوی تێببڕن. هەوار فارێز کەناڵی کەرکووک.